خۆشەویستان هەوڵ جوانەکەی شوێنی بزانم چێە مام فەرخە چۆنی حواڵە چۆنی باشی بێمزارەتش کرد سیحات چۆن وەسە دەکەی ئاوەکەی سازگار و خۆشە ماشەڵڵا جێکی خۆشە و ڕەبی خوایاوەدان بێت بەخوا ماشەڵڵا ئەوام لێ خوازێتەوە لێرە هەتا ئێستا ئەوە سازگار و ساردن نەخوازێتەوە ئەرێ بەخوای جاکوێستانە ماڵت خرامێ جێ هەیە لێرە خۆش شوێستانە خۆیشێک بووەوەکە ئیشێک دەبێت من ساڵانەوە بێ 2 ساڵە ئەو ساڵ باشە ژیێتەوە ئەو ساڵ باش بووە نەوەڵا بەسەلە ئیشیان بیر و میرانە لە جێشێک دەبێت لەبەر چ وشێک دەبێت لە بەروان بیران بیری زۆر لێ نێرەش ئەرێ بە قورعان والله خراپە ئەوە لە بەروەستی ئەوە جوانە مات خرامێ ئایا گوندی ئەو گوندە من لە سەرۆندایە مام فەرخە یەک پرسیارم هەیە جیاوازی ئێستا و ژیانی قەدیم چییە؟ خۆشتر بوو ئێستا چی خۆشتر بوو بۆ نمونە ئاغا دڵە خۆشتر خۆش بزانم چی خۆشتر بووە دڵت خۆشتر بوو دڵ خۆشتر بوو هۆکاری دڵخۆشبوونی جاران چ بوو بۆ ساقەڵە دڵی خۆش نییە پێک و حالەمە چاوە یعنی خراپ نەبوو ئەرهانەکەی حالەم زیدی یەک دیە ئێستا هی بە عیشەکە کەس دڵ لەگەڵ کەس پاک نییە وە برا لەگەڵ برای نسحەتت چێ بۆ خەڵکی ئێستا وەڵڵاهی خوا بکەم خوایە چ بکات خەڵک بۆی دڵی وەک جاران لێ بێتەوە یعنی خوا ڕۆحی بە هەموو کەسکە ئەگەر وەک جاران لێ بێتەوە حالەم پێکەوەی تەباو لە باری باشی ئینشەڵڵا ئینشەڵڵا خوای گەورە ڕەحم بە هەموو لایەشی بکە دەست خۆش بێ و ماندوو نەبیت سەرکەوتوو ئینشەڵڵا ما فەرقی خۆشەویست چایم نی